بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حارم لواني ديم لوانا كاين تفسير قرآن في روز بيم وخزمتان بمن بس رزامندي خواهي قول وهوادار مئوي آزي السودي لور بقرن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. برزانقا تبيني بكين هتاكو إيرا أو سئاتا بصيغي غيبايا واتا وصفي خواهي قوردكا سبحانه وتعالى حمد سناي خواهي قوردكا سبحانه وتعالى باشان إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم لردا أسلوب كذا قوري وتل صفتي غيبة بلو مواجهة ومخاطبة دي دیارە لە زمانی عەرەبیش ئەو شێوازە ئوسلوبە واتە گۆڕانی ئوسلوب لە شێوازێک لە بۆ شێوازێکی دیکە مەبەست تێیدا تەنبیهی مقابلە واتە ئەو کەسە ئەوەی کەوا گوێبیستە سەرنجی ڕادەکێشی لەبەرەوەی گۆڕانکاریەک لە ئوسلوبەکە ڕوودەدا. پاشان وەکو ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی مەبەستەکە لێرە کاتێکەوە کەسێک بەو شێوەیە لە سەرەتادا خوای گەورە فێری دەکا حەمد و سەنای رب العالمین بکە الحمد لله رب العالمین الرحمن الرحیم مالك يوم الدين لە دوای ئەو حەمد و سەنایە ئەو جارێکەوە وەکو صفەی مخاطب کە لەگەڵ خوای گەورە مخاطبە دەکا وەکەئەنەما لە دوای ئەو حەمد و سەنایە ئەو کەسە لائقە بێتە حضور رب العالمین مخاطبەی لەگەڵ بکە ڕاستەوخۆ ئیتر بەڕاستیەوە شەرەفێکی گەورەیە. پاشان ئەوەی کەوە ملاحەزە دەکرێت إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم لێرەدا صیغەی جەمعە ئیتر کاتێکەوە ئێمە وەکو تاکێک دەیخینینەوە إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم بەخۆی صیغەکە صیغەی جەمعە و کەسێک دەیخینیتەوە. حکمت لەوەیدا چییە؟ زانایان چەند حکمەتێک باز دەکەن لەوانە دەفەرمونون ئەگەر چی کەسەکە تاکە و بە صیغەی جەمع دەیخینیتەوە لەبەر ئەوەیە کە ئەسڵ لە کاروبارەکان و لە عیباداتەکان لە ئیسلامدا ئەوەیە بە صیغەی جەماعی بی. ئەسڵ لە موسڵمانی ئەوەیە کەوا لەگەڵ کۆمەڵی موسڵمانان دابیتن نەوەک بە تەنهابی لەبەرەوەی ئاگان لە یەکتری دەبی هەر هەموویان پێکەوە بەو شێوەیە ئەو عیبادەتە و ئەو دینە ئیقامە دەکەن کە خوا دەیەوێت سوبحانەهو وتەعالا وتواصوا بالحق وتواصوا بالصبر کەواتە هەر یەک لەوانە ئامۆژگاری دەکا و ئامۆژگاریش قبول دەکا ئیتر پێکەوە بە ئوموری دینەکان هەڵدەستن لەبەرەوەی إنما يأكل الذئب من الغنم القاصي وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی لەبەرەوەی عادەتەن کەسێک کەوا دابڕا جا وەکو دەیشبهێنیتن بەوەی کەوا وەکو مەڕێک لە مێگەلەکەی دابڕێ ئیتر گورگ زیاتر دەچی ئەو مەڕە دەگریتن و دەیخوا کاتێکەوە لە مێگەل دابڕایە. بەڵێ ئیتر ئەو کەسە کە دەڵێ إياك نعبد وإياك نستعين وەکو گوتمان تاوەکو ئەوەی لە پێش چاو بیکەوە ئەسڵ لەو دینەی ئەوەیە کە لەناو موسڵماناندا بژیە و بە صیغەی جەماعی بژیە و بە تایبەتی لە نوێژدا ئەسڵ لە نوێژدا ئەوەیە کەوە نوێژ جەماعەت بی لێ إياك نعبد و بە جەماعەت دەڵێتن و بە تایبەتی کەسێکەوە ئیمام بی إياك نعبد بە صیغەی جەماعی و هەروەها
هەندێک لە زانای ترکەوە ئەو بابەتە باز دەکەن بە تایبەتی ابن کەثیر ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی لە بۆ تەعظیمیشە کاتێکەوە کەسێکە و تاکە کەسێکە بە سیغەی جەمع قسان دەکا ئیاکە نەعبود لەبەر ئەوەیە ئەو کەسە مادام لە ناو عیبادەتە لە قەدەر ئەوەی کەوا لە ناو عیبادەتە ئەوە دەبی تەمایی ئەوەی کەوا ئەو کەسە گەورەبی پلە و پایەی بەرزبی کەواتە لە ناو عیبادەتدا ئەو کەسە حەقی خۆیتی بە سیغەی جەمع قسان بکاتن لە بەرۆی پلە و پایەی بەرزە و حکمتێش کەش باز دەکەن دەڵێن هەندێک لە عولەما کاتێک کە دەڵێ ئەو کەسە دەڵێ ئیاکە نەعبود کە تاکە کەسێکیشە ئەو پەڕی تەواضع نواندنە لە بۆ خوای گەورە سوبحانه وتعالى لەبەرەوەی دەڵێ ئەگەر بڵێ ئیاکە ئەعبود بە سیغەی مفرد بڵێتن لەبەرەوەی وەکەئەنەما ئەمن تاکە کەسم کە دەتوانم بەو شێوەی عیبادەتی تو بکەم یا رب العالمین کە لائقە بە تو ئەوەش نەوع فەخرێکی تێدا نا یا ربی خوا ئیاکە نەعبود بە سیغەی جەماعی ئەمن ئەو تاکە کەسە نیم بتوانم بە حەقی خۆی ئەوەی کەوا مستحق لە بۆ خوای گەورە عیبادەت بکەم بەڵگۆم تاکە کەسێکم لە مەجموعی ئەو مسلمانانێک کەوا عیبادەتت دەکەن ئەگەر کەم و کورتیشم هەبی ئەوە کەم و کورتیەکەم لە ناو عیبادەتی کۆی مسلمانان کەم و کورتیەکەم چاوپۆشی لێ بکرێ ئیتر بەو شێوەیە باز لە حکمەتی ئەوەی دەکرێتەوە لە بەرچی بە سیغەی جەماعی هاتیە پاشان کاتێکەوە باسمان لەو کرد ئیهدینە الصراط المستقیم باسمان لە صراط المستقیم کرد کەوا ئەو حەدیثەی پێغەمبەری صلی الله عليه وسلم کەوا ئیمام ترمذی ڕوایەت کرد کاتێکەوە نمونەیەک دەینیتەوە ئیتر لە بەشێک لە نمونەکەدا کەوا باز لە صراط المستقیم دەکا دەفەرمی الصراط الئیسلام صراطەکە و ڕێگاکە ئیسلامە کەواتە صراط المستقیم خوا هدایەتمان دەی لە بۆ صراط المستقیم واتە هدایەتمان دەی لە بۆ ئیسلام و دیارە ئەقوالی عولەما لە سەحابە و لە تابعین و مفەسرینی پاشیوانیش بە چەند شێوەیەک لێچیان دایتەوە هەر هەمووی لەوەی کۆ دەکرێتەوە هەندێک دەڵێن صراط المستقیم واتە قورئان هەندێک دەڵێن صراط المستقیم واتە ئیمان صراط المستقیم واتە ئیسلام صراط المستقیم وەکو ئەبو العالیە دەڵێتن صراط المستقیم ئەوەیە اتباعی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ اتباعی دوو صاحبەکەی لە دوای خۆی واتە ئەبوو بەکر و عومەر خوان لێ ڕازی بی واتە اتباعی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ اتباعی ئەبوو بەکر و عومەر کاتێکەوە لە حەسەنی بەسری دەپرسن کەوە ئەبوو العالیە وای فەرمووە لە تەفسیری صراط المستقیم دەفەرمی صدق ئەبوو العالیە وەنەصح ڕاستی گۆ ئامۆژگاری کە ڕاست دەکا لەبەر ئەوەی بەڕاستی ئیسلام بریتە لە ڕێگای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕێگای ئەبوو بەکر و عومەر خوان لێ ڕازی بیتن لەگەڵ باقی سەحابەی دیکە کەواتە ئیهدینە الصراط المستقیم خوا هیدایەتمان دەل بۆ ئەو صراط المستقیمە کەوا ڕێگای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی کەوا قورئانی پیرۆزە ئەوەی کەوا سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیهدینە الصراط المستقیم لێرەدا مەسەلەی هیدایەت ئیهدینا وەکو زانان دەفەرموون واتە مل بقلوبنا واتە خوایە دڵەکانمان مەیلان بکەی بەرەو صراط المستقیم دڵەکانمان ڕوو لە صراط المستقیم بکەی لە دڵ و دەروونەوە خوایە وامان لێ بکەی ڕوو لە صراط المستقیم بین ئەوجا بەکردەوە و بەلاشەش ڕوومان لە صراط المستقیم بی کەواتە ئیهدینا وەکو زانان دەفەرموون هیدایەت دوو جۆریشی هەیە جۆرێکیان پێ گوترێ هیدایەتی ئیرشاد ڕێنموییکردن و هەروەها بەشی دووەمیان هیدایەتی تەوفیق و عەمەلە واتە خوای گەورە موفق بکەرەوەی کەوا کار بەو ڕێنیشاندانەی بکەی دیارە کاتێک کە دەڵێ ئیهدینە الصراط المستقیم داوای هەردووک هیدایەت دەکەیتەوە داوای هەردووک هیدایەت دەکەی یا ڕەبی خوایە هەم ڕێنموییمان بکە و ڕێمان نیشان بدە و هەروەها هەم موفقمان بکەر بۆی کار بەو علمە بکەین کەوا وەری دەگرین کەواتە ئیهدینا واتە قەول و عەمەلە واتە علم و عەمەلە واتە لە بۆ علمەکەی خۆیان ڕێمان نیشان بدە بە چ شێوەیەک بتپەرستین ئەوجا مۆفەقیشمان بکە بەو شێوەیە بتپەرستین دیارە ئەو دوو هیدایەتەش وەکو هەندێک لە زانایان هیدایەتی سێمیش باز دەکەن کەوا هیدایەتی سێم لە قیامەتەیە بەرەو پردی سیرات و لەوێش ڕابەرەو بەهەشت دیارە ئەوش منافی نییە لەگەڵ دووەکانی دیکە لەبەرەوەی کەسێکەوە هیدای ئیرشاد قبول بکە
و هەروەها خوای گەورە موفقی بکە لە بۆ عملکردن بەو هیدایەتەی هەر ئەوەشەکەوە خوای گەورە سوبحانەهو وتعالە وەکو لەوانەیە ڕابردوو باسمان کرد لە قەدەر ثەبات و خۆڕاگری لەسەر سیراتە المستەقیمی دنیا لەسەر پردی سیراتی خۆڕاگرە و بەو گورج و گۆڵیەکەوە لە دنیادا لەسەری دەڕوا و لەوێن دەرێژ بەو شێوەی دەڕوا هەتاوەکو دەگاتە بەهەشت خوای گەورە سوبحانەهو وتعالە بە خزمەتمان بکە. کەواتە ئیهدینا جاوەکو لە هەندێک جێیان ئەو هیدایەتە خوای گەورە دەیداتە پاڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم، لە هەندێک جێیانش دەیداتە پاڵ خۆی لەبەرەوەی دوو جۆرە وەکو باسمان کرد. ئەو هیدایەتەی کەوا ئیرشاد و ڕێنمونی و ڕێنیشاندانە وەکو خوای گەورە سوبحانەهو وتعالە بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم وإنك لتهدي إلى صراط المستقيم إلى صراط مستقيم. دەفەرمی بەتەئکید یا رسول الله ئەتوو خەڵکی ڕێنمویی دەکەی بەرەو ڕێگا ڕاستەکەی کەوا ئیسلامە، صراط المستقیمە. کەواتە ئەو هیدایەتە هیدایەتی ڕێنمونی و ڕێنیشاندانە کەوا وەزیفەی پێغەمبەرانە عەلەیهیمو سڵات وەسەلام و وەزیفەی شوێنکەوتەی پێغەمبەرانیشە و میراتگەری پێغەمبەرانیشە لە عولەما و لە دوعات کاتێکەوە خەڵکی ڕێنمونی دەکەن لە بۆ ئەو ڕێگا ڕاستەی. هیدایەتی دووەم کەوا هیدایەتی تەوفیق و عەمەلە ئەوەیان تایبەتە بەخوای گەورە سوبحانەهو وتعالە إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء وهو أعلم بالمهتدين. کەواتە ئەو جارە هیدایەت نەفی دەکاتن لە پێغەمبەری صلی الله عليه وسلم، واتە هیدایەتی تەوفیق و عەمەل ئەوەی ئەتوو خۆشت دەوێ ناتوانێ هیدایەتی بدەی. دیارە وەکو زانان دەفەرمێ ئەوەتە زیاتر لە دەربارەی ئەبوو تاالبی مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم دابەزی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە پەرۆش بوو لەسەرەوەی کە ئەو هیدایەت وەربگری، بەڵام قەدەری خوای گەورە وەری نەگر هەتاوەکو لەسەر کوفر وەفاتی کرد. ئیتر بە هەر حاڵ ئەو هیدایەتەی دووەم ئەوە لە دەسەڵات هیچ کەسێک دانێ، هەتا لە دەسەڵات پێغەمبەریش دانێ صلی الله عليه وسلم، تایبەتە بەخوای گەورە. إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء. دیارە سنەتی خوای گەورەش وایە سبحانه وتعالى. سنەتی خوای گەورە هەر کەسێک هیدایەتی ئیرشادی قبول بوو کە لەسەر زمانی پێغەمبەران عەلەیهیمو سڵات وەسەلام، لەسەر زمانی میراتگەری پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام، لە عولەما و لە دوعات، هەر کەسێک ئەو هیدایەتەی قبول بوو، ئەو ڕێنمونەی قبول بوو، ئیتر سنەتی خوای گەورە وایە سبحانه وتعالى والذين اهتدوا زادهم هدى وآتاهم تقواهم. کەواتە ئەوەی کەوا هیدایەتی یەکەمی قبول کرد کەوا لەسەر زمانی بانگخوازان دێ، ئەوە خوای گەورە سبحانه وتعالى موفقی دەکات لەوەی کەوا هیدایەتی عەمەل وەربگریتن، کەوا خوا سبحانه وتعالى یارمەتی دەدا لە بۆ ئەوەی کەوا ئەو عیلمەی کە وەریگرتێ و ئەو ئیمان و هیدایەتەی کە وەریگرتیە قەناعەتی پێهینە، یارمەتی داروی کەوا بیکاتە عەمەل، کە بەڕاستی ئەوەش نعمەتێکی زۆر گەورەیە خوای گەورە بە قسمەتی هەموو لایەکمان بکە. کەواتە کاتێک کە دەڵێن اهدینا الصراط المستقیم، ئابەو شێوەیە. جا لێرەدا پرسیارێک دێتە پێش، ئێمە کاتێکەوە ڕۆژێ 17 جار دەڵێن اهدینا الصراط المستقیم، وەکو لەوانەیە ڕابردوش باسمان کرد، هەموو ئاتەکانی پێشەوە لە سێ ئاتەکەی یەکەم کەوە حەمد و سەنای خوای گەورەیە بە ئەسما و صفاتی، پاشان ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین تەوەسولە، بۆی کەوا ئێمەش خوا هەر ئەتوو دەپەرستین، ئەوجا بە هەموو ئەو شتانە لێت دەپاڕێنەوە کەوا هیدایەتمان بدەیت بۆ سڕات المستەقیم. ڕۆژێ 17 جار بەلای کەمی وەکو فەرزە لەسەرمان. دەی باشە ئێمە هیدایەت نەدراین کاتێکەوە نوێژ دەکەین، کاتێکەوە 17 جار دەڵێن اهدینا الصراط المستقیم، بەڵێ هیدایەت دراینە، بەڵام زیاتر و زیاتریش پێویستمان بە هیدایەت هەیە. لێ وەکو زانات دەفەرمون اهدنا إلى الصراط واهدنا في الصراط، کەواتە هەردووچی مەطلوبە یا رب العالمین. خوا هیدایەتمان بدەی لە بۆ ڕێگا ڕاستەکەی، پاشان لە ناو ڕێگا ڕاستەکەش پێویستمان بە هیدایەت هەیە. تر وەکو ابن القەیم ڕەحمەتی خوای لێبی کە باز لەو هیدایەتە دەکاتن، دەفەرمی ئێمە دەربارەی ئەو سڕاتە المستەقیمە ئەوەی کە دەیزانین مقارنەی بکەین بەوەی کە نایزانین دەربارەی ئەو ڕێگا ڕاستە، دیارە ئەوەی کە نایزانین زۆر زیاترە لەوەی کەوا دەیزانین. یا ڕەبی خوای هیدایەتمان دەی لەوەی کەوا بیزانین. پاشان ئەوەی کەوا دەیزانین چەندی دەکەینە عەمەل، چەندیشی نەمان کردیتە عەمەل. دیارە معلومە ئین زۆر شت هەیە، هەر یەک لە ئێمە دەزانی ئەوە چاکە و ئەوە حەقە، بەڵام جێبەجێی ناکەی. زۆر شت هەیە دەزانی ئەوە مخالیفی سڕاتە المستەقیمە، بەڵام خۆتی لێلا نادەی، هەست دەکەی توانات نییە هەموو ئەو شتانە جێبەجێ بکەی، توانات نییە خۆت لە هەموو ئەو شتان بپارێزیکەوە
خلاف صراط المستقيمة لو داوادك اهدنا الصراط المستقيم يا ربي خوا موفق من بكي لو كوابتوان همو أوشتاني كوا ديزانين خوا جێبەجێی بکەین ئەوەی کەوا دەشتزانین مخالفی ئەو سرات المستەقیمە و نەمانتوانێ خۆمان لێلا بدەین خوا هیدایەتمان بدەی بتوانین خۆمان لێلا بدەین و پاشانیش ئێهدینە الصراط المستەقیم لۆ ئەوەی کەوا کە پاش ئەوەی کەوا زانیت پاش ئەوەی کەوا کردەوەت پێ کرد ئەوجا پێویستت بە ثەبات هەیە لەبەرەوەی بەڕاستی ئینەمە الأعمال بالخەواتیم یعنی زۆر جاران هەیە کەسێک چاک دەزانی و کردەوەشی چاکە بەڵام تەماشا دەکەی والعياذ بالله گۆڕانکاری بەسەر دادێ لێ پێغەمبەر صلى الله عليه وسلم زۆر جاران دوعای ئەوەی دەکرد اللهم يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك اللهم يا مصرف القلوب صرف قلوبنا على طاعتك كواتا بەڕاستی زۆر مهمە بۆی کەوا بەردەوام بین لەسەری بەردەوام بین و ثەبات مامدات هەتاوەکو لەسەری دەمرین کەواتە ئهدنا هەموو ئەو شتانە دەگریتەوە هدایەتمان بدەی لەو شتانی کە نازان بیزانین هدایەتمان بدەی یا ڕەبی ئەوەی کەوا دەیزانین بیکەین عەمەل و هەروەها خوا هدایەتمان بدەی ثەباتمان هەبیتن تاوەکو لەسەری دەمرین بەو شێوەی کەوا دەبیتە مای ڕەزامەندی خوای گەورە سوبحانەهو وتەعالە لێ ئێمەش پێویستە پڕ بەدڵ بڵێین اهدنا الصراط المستقيم لەخوای گەورە دەپاڕین لەو کەسانە بین کەوا هدایەتمان بدە لە بۆ صراط المستقيم لەسەری بژیین لەسەری بمرین بەو شێوەی بگەینەوە خزمەت رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله